ئەگەر چوویتە مۆڵەکان دوکانەکان بە تەمای بازاڕیکردن بوویت بە چ شێوازێک تۆ ئەتوانیت لەو شوێنانەیە بازاڕی بکەیت کەسی وا هەیە سەرکە بەڵێ. بۆ نمونەگەر لە سەلاجەکە شتێک دەرئەهێنێت دەرگای سەلاجە بڵێن بەجێ ئەهێڵێت بەکراوە یاخود بۆ نمونە زۆر بە قایمی ئەیاتەوە بە یەکە کۆمەڵێک دیمەنی لەم جۆرایی بینین بەڵام شێوازە دروستکردنی شێوازی دروستی بازاڕیکردنەکە ئەبێ بە چه شێوەیەک بێت ئێستا لەم بەڕگای بۆمان دەرەکەوێت.